هەر بژین بەخێر بن. خۆشەویستانی کورسات سڵاوتان لێبێ. ئێمە لێرەین تاکو لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش بکەین. سوورترین لەسەر ئەو قسەی کێچەتی خاوە نەزمونونەکانی خۆی کاندید کردووە بۆ ئەوەی ئێوە لە ناو باشترینیان هەر باشترین هەڵبژێرن. ئەم کاندیدەی ئەمڕۆ لێرەیە لە ڕێخستنە نهێنیەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانەوە دەستی پێ کردووە. زۆر بە دەستپاچی، زۆر بە دڵسۆزی ئەرکەکانی ڕێخستنی لە ساتە هەر دژوارەکانی سەردەمی ڕژێمی بەعس تێپەڕاندووە کە باس لە ڕاپەڕین دەکرێ خێرا دەبێتە ئەندامی سوپای ڕزگاری بۆ ئازادکردنی کوردستان. ژیانی خۆی هەموو تەرخان کرد بۆ خزمەتکردنی ڕێبازی کوردایەتی. ئەو لە سەردەمێکی زۆر زێڕیندا سکرتێری کۆمەڵەی خوێندکارانی کوردستان بوو. ئەو کۆمەڵەیەی کە سەرۆک مامزەلال پێی دەوت قوتابخانە و مەدرسەیەکی گەورەیە بۆ پێگەیاندنی کادر. مرۆڤ دۆستە ئەرکە قورسەکانی پێ بسپێرن بە هێمنی خۆی، بە ئارامی خۆی، بەڵام ورد ورد دەچێتە ناو بابەتەکان. ئەو گەنجێکی لێهاتوو خەباتجێڕ و دووربین و ئایندەبینە بێکەوە پێشوازیەکەین لە کاندیدی ژمارە 5 لە بازنەی هەولێر بەڕێز خەلیل عوسمان. با بفەرمێن. هەرچەند ڕێگامان سەخت بوو، هەرچەند تەنیا و بێکەس بووین، هیوامان لەدەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین. ئێمە باڵمان نابەسترێ بە قەفەس دروست نەبوو. دەستان خۆش، دەستان خۆش، خێر بێت. کاخەلی چۆنی؟ چۆنی کاک زەغنا؟ سپاس. دیمانەت بەخێر. زۆر سپاس برا عەزیزم. حاڵم جەنابەت دەبینەوە. زۆر سپاس کاک زەغنا. سپاس دەکەم. دەنگ و باسی هەولێر و دەشتی کۆیە و سۆران و باڵەکایەتی و ڕەواندز و بۆنی سەوزایی لێدێ. هەولێر سەوز پۆشە. قەڵا بەسەر سەوزایی ئاڕوانێ. جوانە. کە کۆن بەسەر سەوزایی ئاڕوانێ. سەفین بەسەر سەوزایی ئاڕوانێ. کارۆخ بەسەر سەوزایی ئاڕوانێ. برا دۆست سەوزە. دەست خۆش. کا خەلیل تۆ کاندیدی. ئەوەی من دیقەتمدا هەر کاندیدە و ڤیددیۆیەکی هەیە، بابەتێکی هەیە و ئیشی بەخۆی کردووە. ئێمە ڤیددیۆیەکی تۆمان زیاتر باسی ئایندە ئەەکەی. بابێکەوە بینەربین دوایی گفتوگۆمانە بێت. قەرەبووکردنەوەی کە سوکاری شەیدانی فرۆسەکانی ئەنفال و زیان لەکەوتوانی تاوانەکانی ڕژێمی بەعز بەپێی دەستور، هاوتاکردنی ماف و ئیمتیازەتەکانیان لەگەڵ هاوتاکانیان لە باشوور و ناوەڕاستی عێراق ئەرچی لە پێشینەمانە. بەرهەمی جوتیاران بێغەل و غەشن، بەڕەنج و بازویان دێنە بەرهەم. ساختکردنەوەیان و لابردنی ڕێگری سیاسی و نایاسایی لەبەردەم ڕەوانەکردنیان بۆ بازاڕەکانی دیکەی عێراق ئەرک و پابەندیمانە بەرامبەر ڕەنج و ماندووبوونیان. کۆی شارەکەی حاجی قوربانی نادادپەروەریە لە دابەشکردنی داهاتی هەولێر. پێداگری دەکەین لەسەر ڕێکەوتنی هاوسەنگی بێپاسا و پێچپەنا بۆ ئەوەی لە بەغدادەوە بودجەی گشتی ڕەوانە بکرێت و قەزاکانی کۆی و تەقتەق و ناحیە و گوندەکانی دەوروبەریان پشتی خۆیان لە ئاوادانکردنەوە و خزمەت و پەرەپێدان وەربگرن. لە دەڤەری سۆران و باڵەکایەتی و ڕەواندووس بۆەوەی کارمەندی کارگەیەکی کەرتی تایبەتیش بیت دەبێت تەسکیە حیزبیت هەبێت. وەگیەکی و دادپەروەری و ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ هەمووان تەنها بە متمانە بەخشین بە یەکێتی نیشتیمانی کوردستان دێتە دی. هەولێر پایتەختە ڕەنجینەکەی هەرێمی کوردستان
شاری پێکۆژیان و ئاشتی کۆمەڵایەتیە بۆ ئەوەی کار و کەسابەتی دانیشتوانەکەی بەردەوام بێت دەبێت سەرکێشی بە چارەنووسەوە نەکرێت ڕێککەوتنی هاوسەنگ لەگەڵ بەغدا تەنها زامنکاری گەشتسەندن و بژانەوەیەتی. من پارێزەری ڕاوێژکار خەلیل عوسمان حەمەدەمین هەڵگری بڕوانامەی ماستەر لە یاساداراییەکان کاندیدی ژمارە 5م لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی پارێزگای هەولێر داواکارم لە خەڵکی پارێزگای هەولێر دەنگم پێ بدەن. فەرموو کا خەلیل فەرموو. دەست خۆش سوپاس دەکەم. کاک خەلیل هەمومانت ناسین ڕابردوویەکی پاک و بەڵام با بۆ بینەرەکانمان خەلیل عوسمان چییە؟ من ناوم خەلیل عوسمان حەمەدەمینە پارێزەری ڕاوێژکارم ساڵی 1970 لەدایک بووم و لە گوندێکی دەشتی کۆیە لەدایک بووم. هەڵگری بڕوانامەی ماستەرم لە یاساداراییەکان لە دوای ساڵانی 85ەوە لە ڕێخستنە نهێنیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتیش کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان کە بناغەی شۆڕشێکی ڕۆشنبیری سەقافی گەورە بوو کارم کردووە و لە دوای ساڵانی 1970ەوە ئەندامی شانە چەکدارەکانی بروسک بوو تا ڕاپەڕین بڵێ تا ڕاپەڕین و بەشداری ڕاپەڕینمان کرد بەشداری ڕزگارکردنی شارەکانی کوردستان لە کۆیە بە خوارەوە بەشداریمان کرد تا کەرکووکی قودسی کوردستان و پاشانیش لە دوم ڕاپەڕین لە ڕاماڵینی یەکجارێکی دام دەستگاکانی حکوومەتی بەعس لە نوێنۆ لە شارۆچکەی تەختەق بریندار بووم و پاشان نەمتوانی لەبەر هۆکاری سیاسی لە مووسڵ خوێندن تەواو بکەم ماوەی 4 ساڵی خوێندنم لە مووسڵ فەوتا لە کۆلیژی هەر لەبەرەوەی بڵێ لە کۆلیژی کوشتکاڵ و مووسڵ وەرگیرا بووم بڵێ لەبەرەوەی بریندار بووم و نەمتوانی بچمەوە. پاشان هاتینەوە لە هەولێر لە کۆلیژی زانست دەستمان بە خوێندن کردەوە چکە کۆلیژی کوشتکاڵ لە هەرێمی کوردستان نەبووە ئەو کاتە. لەبێ ساڵی 93 بووم بە ئەندامی کۆمیتێ ڕێخستنی زانکۆ و هەر لە هەمان ساڵیشدا بووم بە لێپرساوی لقی زانکۆی سەلاحەدینی کۆمەڵی خوێندکارانی کوردستان. ڕزگەکانی خەباتت یەک بە دوای یەک بڕیەوە بەڵێ ینی باشە چۆن بوو کا خەلیل خۆت کاندید کرد بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ بەڵێ دیارە وەکو ئەوەی کە دەمیست لە ڕێگەی پسپۆڕیەکەمەوە کە من هەڵگری بڕوانامەی ماستەرم لە یاساداراییەکان من ئەو کاتەی نامەی ماستەرەکەم وەرگرت تێزی ماستەرەکەم لەسەر کێشەی بودجە و داهاتی نەوت و ئەو کێشانە بوو کە لە بنێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا هەیە. ئەو کاتە من لە ئەنجامی لێکۆڵینەوە و بە دوواداچوون و بەحسەکەم گەیشتمە کۆمەڵی دەرەنجام کە ئێستا پێویستمان پێێتی و بتوانم لەو ڕێگەیەوە وەکو یاساییەکیش بە شێوەیەکی گشتی خزمەت بە دۆزی میلەتەکەم بکەم. زۆر بە خێرایی لە ڤیددیۆکەدا کۆمەڵێک کێشی زۆر گەورە دیاری کردووە. بڵێ لە مەسەن وەبزان ڤیددیۆکار دوو خونەکەی بەڵێ ڕاست ئەنی هەموو ئەوانە ئەتوانرێت لە ئەنجومەنی نوێنەران کاری لەسەر بکرێت. بڵێ مەسەلەی یەکەم قەرەبووکردنەوەی کە سوکاریان فالکراوان و قوربانیانی جینۆساید. ئێستا تاوەکو ئێستا کە خەڵکی هەرێمی کوردستان کە سوکارەکانی ئێمە وەکو خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق لێ سوودمەندی ئەمەش تەنیا و تەنیا بەوە دەکرێت کە بە پێی مادەی 132 دەستور ئەبێ ئەمە بەسەر هەمووە وەکو یەک جێبەجێ بکرێت. مادام ئێمە ئەچینەوە بەغاو بودجەمان لە بەغاوە بۆ دێ کەواتە ئەبێ لەوێش دووبارە ئەم یاسایانە یا هەموار بکرێتەوە یا بۆ هەرێمی کوردستانیش بەرکار بکرێتەوە چەردەم ئەو چین و توێژانە بگرێتەوە کە لە هەرێمی کوردستانە مافیان هەیە لەو یاسایە سوودمەند بن. باسی باڵەکایەتی و سۆران و ڕەواندز دەکەی کاخەلی؟ بڵێ باسی سۆران و باڵەکایەتی و ڕەواندوز
بەداخەوە بیری تەسچی حیزبایەتی وای لێ کردووە باڵەکایەتی سۆران ڕەواندووست باڵەیان برادۆست خەلیفان حەریر تا دەگاتەوە پایتەختەکە شیرینەکەی هەولێریش بە شەقڵاو و پیرمامیشەوە بەڵێ بە شەقڵاو و پیرمان بە شەقڵام و پیرمامیشەوە جیاکاریەکی سیاسی گەورە لە دۆزینەوەی هەلی کار تەنانەت بۆ کەرتی تایبەتیش یعنی تۆ لەبەر ئەوەی نەتوانی یعنی لەبەر ئەوەی سەر بەلایەنێکی سیاسی دیاریکراو نەبی تەسکی ئۆرگانێکی لایەنێکی سیاسی دیاریکراوت پێ نەبێت نەتوانی لە کەرتی تایبەت لە کۆمپانیایکی کەرتی تایبەت دابمەزرەی هەلی کارت بۆ بڕەخسێ و بۆشت بڕەخسێ دوایە لێت وەرگرنەوە دەرتکەن ئەمە کارێکی سیستەمە بۆیە تەنیا چارەسەر بۆ ئەم کێشەیە ئەویش بەهێز بوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە تاوەکو بە تەواوەتی پێداگری لەسەر ماف و داواکارەکانی خەڵک. زۆر باشە وەزگەی ژیانی دوور و درێژ و وەزگەی ژیانی دوور و درێژت هەیە بەڵام وەک دەڵێن لە پشتی هەموو پیاوێکی گەورە ژنێکی گەورەش هەیە لە پشتی کاخەلیل عوسمان دکتۆرە ڕێواسێ هەمووتان دەزانن وانە بەڵام بەهۆی بانگەشەوە پێم وایە ماوەیەکی زۆرە نەتبینیوە جا ئێمە ئەومان بۆ جەناوت وەکو ئەنگلیز دەڵێن بانگەش کردوبان نەڵێن سوپرایز کردووە بەیەکەوە پێشوازیەکەی لە دکتۆرە ڕێواز فایق با بفەرمێت. دکتۆرە چۆنی ئاحواڵت باشی سپاس فەرموون خۆشحاڵ بووی بێکم ئاشناکردنەوە بێکم شادکردنەوە دکتۆرە ڕێواز فایق سەرکردە و ژنێکی لێ هاتوو و پێم خۆش بوو خەڵک بزانێت کە پیاوێکی ئەوها گەورەش لە پشتی تۆ و تۆش لە پشتی پیاوێکی ئەوها گەورێت چیت هەیە بۆ کاک خەلیل؟ من بوونی خەلیل لە ژیانی خۆم و هەڤار و هێمایە ئەو ڕاستیم بۆ سەلمێنێک کە خوایەکێک لە نیعمەتەکانی لە شێوەی ئینسانە ئەنێرێ ئەمە کورتترین عیبارەت بوو کە مانایەکی قوڵی ئەوانە باشە دکتۆرە سەرەتای ئاشنابوونت بە کاک خەلیل لەکوێ بوو؟ من کادر بووم لە لای ئەو کادر بووی لای ئەو؟ بەڵێ لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان. باشە هەڵسەنگاندت بۆ ئەدای سیاسی مەسەلەن زۆر جار خەڵکێک هەیە مەسەلەن بابەتە پۆپۆلیزمیەکان قسەی بێکردات ئەو چیت لێبینێ و لەبارەی کردارەکانی ئیشەکانی وردی ئاین دەبینی؟ خۆی ئەو هەندێک تەمەنی لە من زیاترە و خەباتیشی زۆر لە من زیاترە توانی وا بڵێ ئەوەی بۆ گرنگە بۆ لە ژیانی سیاسی هەردووکمانە ئێمە هاوسەنگەر بووین هاوڕێمە هاوسەرمە پشتیوانێکی ڕاستەقینەی خەباتی ژنانە لە ماڵی خۆمانەوە دەستی پێ کردووە بەڵام بە هەموو ژیانی ڕەنگە یەک کەلیمەشی لەسەر پشتیوانیکردنی خەباتی ژنان نەوت بێ لە یەک میدیا لە یەک کۆڕ لە یەک کۆبوونەوە بەڵام ئەمەیە بە هەموو خەڵکی کوردستان بڵێم پشتیوانی ئەو نەبوایە من نەمەتوانی ئەم دکتۆرە ڕێواسی ئێستا بم. خەلیل شاتی بۆ دەم لێرە لە لای خوای گەورەش دەست و دەم و داوێن پاکە کوردێکی ساغە یەکێتێکی ڕاستە ئەمینە زۆر زۆر خەڵکە توانێ متمانەی پێ بکە کەفالەتیەکە. جوانە دکتۆرە بام شایەتێک بۆ تۆ بدەم تۆ ڕەنگە دژایەتی زۆر کرابێت سەرۆکی پەرلەمان بووی قۆناغی جیاجیای ژیانی سیاسیت بڕیوە بەڵام شتێک ڕاست بوو بێ زەرەریشیت بوو بێ ڕاست بووە شتێک خراپ بوو بێ ینی گەر مەسەلە سوودیشی بۆ هەبوو بۆ هەبوو بێ یان مستەفیدیش بوو بێت تو تا کاکە خراپە باشە لەسەر ئەوەی کە گەر زۆر متمانەت بەو پیاوە نەبێ تەیدیەکەی
ئەزانی یان لانی کەم بۆ سوپرایسەکەی مە خۆتە شاردەوانێ ئەزانی ئەمە حقیقەت بڵێم لە هەموو کۆبوونەوە کۆڕانەشی کە ئیکەین لەگەڵ خەڵک ئێڵێ من ئەوەنەی ئێستا بۆ ئەو ماندوم بۆ خۆم ئەوەندە ماندوو نەبووم کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن سەبەبەکەی لەبەرەوەی زۆر باوەڕم پێێتی زۆر متمانم پێێتی ئەزانم ئەم لە ڕووی میدیایەوە زۆر دەرناکەوێ بەڵام ئەزانم ئەتوانێ خزمەتی خەڵک بکە ئەزانم زۆر سەرڕاستە ئەزانم زۆر وردەکارە ئەزانم ئەو کاتانی کە دەرفەتی هەبوو زۆر خزمەتی خەڵکی کردووە ڕەنگە زەرم بێ لەوەی کە ئەگەر ئەم دەربچێ لە ماڵ و مناڵەکان دوورەکەوێتەوە بەڵام ئەو حقیقەتە ئەمەیە باس بکەم من کەسێکم کە لە دوای خوای گەورە و لە دوای محەممەد المستەفا کە سەروەری مرۆڤایەتێ درودی خوای گەورەی لەسەر بێ یەکسەر خۆمم خۆشێ یعنی یەکسەر خۆمم خۆشێ لە وەکو جەستە و ڕۆح ناوەکو ئاعتیبار وەکو کەرامەت دڵنیا نەبم لەوەی کە ئەم پیاوە سەرکەوتووە بێ نە ماڵ بە ماڵی بۆ دەکەم نە دەرگا بە دەرگای بۆ دەکەم نە لە ڕوو لە کەس ئەنێم دەنگی بداتێ بای ئەوەش تەکنیک و دیبلۆماسیەتم هەیە بڵێم پشتیوانتم بڕۆ خۆتیش بۆ خۆت خاڵێکتان نەکە کا خەلیل تۆ چی تێ بۆ دکتۆرە ڕێواز سپاس یەکەم هیچی نێ ژنێکی سەرکەوتوو بووە ئێوەڵێ ئەو لە پشتی من بووە بڵێ قەت کا خەلیل باشەکانی ئێمە پشت و پەنای یەکتر بووین خاڵێکتان نەکە دوو کوڕی جوان و کوڕی باشی بۆ پەروەردە کردوم بەرهەمێکی باشیە سرم پێی بەرزە لە ناو خەڵک ئەوەش هەموو شتێکە سوپاسی خواکە چەند دڵخۆشی کە ئێستا ئەو ئەڵێ ئەو لە پشتی من بووە گەرنا منە و دکتۆرە ڕێواسنەوە ئێستا بەڕێزت چەند دڵخۆشی کە دکتۆرە ڕێواز بۆ خۆیڵێ ماڵە و ماڵی بۆ نا زۆر دڵخۆشم بۆ پێشم وایە ڕاستە من پێکۆ ماندوو بووین هەردووکمان پێکۆ ماندوو بووین هەردووکمان هاوکاری یەکتر بووین بەڵام ئێستش من واستەکەم قەڵایەکم لە پشتە دەست خۆش تەنامەیەک ئیزافە بکەم پرسیارە لێ نەکەم کۆمەڵێک عەفوم کە ویستم ئەوە بڵێم ئەخیر شت کۆمەڵێک کێشەوکەم و کوڕی هەیە چی یاسایی چ دەستوری ئەکرێت چی بکرێت لە داهات و بۆ کا خەلیل و بۆ هەمویان دکتۆرە و دەرفەتە بقۆزمەوە ئەزانی ئێمە تازە واقعێک دروست بووە کە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی شوێنی ساختکردنەوەی زۆر دۆسیەیە من داوا لە خەڵکی کوردستانەکەم دەنگ بە خەڵکانێک بدەن کە لەوێ بتوانن نەک تەنها لە هۆڵی پەرلەمان لە لیژنەکانی پەرلەمانی کورد ئەنجومەنی نوێنەران مناقەشە بکەن و لەسەر مافەکانی خەڵک قسە بکەن بەشێکی زۆری ئەو یاسانی کە ئێستا هەن پێویستە کاریان لەسەر بکرێ خەڵکێک دەتوانێت کاریان لەسەر بکە کە لە بوارێک لە بوارەکانە پسپۆڕی هەبێ و عەرەبیش بزانێ چکە کە لە مەجلیسێک دانیشی 90 کەس 20 کەسە ئەندامی لیژنەکانی ئەنجومەنی نوێنەرانن مناقەشەکردن لە ڕاستیا دەبێ بە زمانی ئەوان بتوانی مناقەشە بکەی دۆسێ زۆرن حەزەکەم کاندیدەکان باسی بکەن بەڵام ئەوەندە زانم کە خەلیل دەتوانێت لە دۆسێ داراییەکان ئیشی زۆر باش بکە لانیکەم ئەگەر ئەو تیمێکی جدی و خەڵکانی بە ئەزمون هەبێ ئەتوانن مەسەلەی موچە و ژێوی ژیانی خەڵک لانیکەم ئەمە حەلکەن بێگومان ئەزانی ساختکردنەوەی ئەو حقیقەتەی کە بەغدا قوڵایی استراتیژی سیاستکردنی هەرێمی کوردستانە قەنەعەتهێنان بە خۆمان کە ئەوێ نەک پایتەختی هیچ وڵاتێکی تر ئەمان گەێنێتە ئەو باوەڕێی کە ئیترە بێت تەرکیزمان لەسەر بەغدا بێ ئەوش سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و من ئەندامی مەکتەبی سیاسی و حیزبم تەبەنی دەکەم وتت ئەگەر شتێکم بێ نەمپرسی بێ زۆر قسە لەسەر ئەواکرێ خێزانەکان کاندید دەبن و بێکەوە کاندیدن ئەمە یەک جزئیەت باسکەم ئەم سکرتێری کۆمەڵی خوێندکاران بووە من بووم بە سکرتێری ڕێکخراوی ئازادی لاوان بە ئینتیخابات لە ناو کۆنگرە تەنازولم کرد بۆی نەڵێن هەردووچان بەیەکەوە سکرتێری دوو گەورەترین ڕێکخراوی یەکێتی نیشتیمانی کوردستانن کە هەردووکمان بە ئینتیخابات دەرچوو بووین 15 ساڵە ئەو لە پێناوی ئەوەی کە من دەربکەوم قوربانیەدا من و ئەو لەبەر ئەوە هەردووکمان لە پرۆسی سیاسی نین لەبەر ئەوەی ژن و مێردین لەبەرەوەی ئەسڵەن ئێمە لە سیاست یەکتریمان ناسیوە هەردووکمان بەیەکەوە ئەوەی فەخری پێواکەین بە ملیۆنان دۆلار هاتۆتە بەردەستمان بۆ ئیشکردن لە ژیانی سیاسی و لە ژیانی حکومداریکردنمانە سوپاسی خوای گەوراکەم کە ئێمە ئەو دوو کەسەین کە هیچ دۆسیەیەکی گەندەڵی خیانەت دەستپاکی دادگا هیچ جۆرە دۆسیەکمان لەسەر نییە بۆیە ینی دوای سوپاسی خوای گەورە فەخر بە هەردووکمان دەکەم ئێمەش فەخرتان پێوەکەین زۆر سوپاس دکتۆرە سەلاری و سنجینی و سیاسەتمەداری تۆش بۆ ئێمە جێگەی شانازیە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان من داوات دەکەم ناو ئەو بەڕێزانە بمێنیتەوە لەگەڵمان من و کا خەلیل قسەی زیاترمان ماوە سپاس دکتۆرە زۆر سپاس بۆ دکتۆرە ڕێواز سپاس زۆر سپاس باش کا خەلیل
وڵا بادانیشین زۆر باش. قەزەکە لە دانیشتن دەرچ باش. لە بواری مرۆڤ دۆستیدا بەڵێ. زۆر جار لە هەرێمی کوردستان هەڵێن خۆی لە ئاینی ئیسلامە گەر بە دەستی ڕاست چاکەیەکت کرد با دەستی چەپی پێی نەزانن بەس تاوای لێ هاتووە کابرا هەر نیەتەکەشی نییە باسیەکە ینی زیاتر باسیەکە بەڕێزت چیرۆکێک هەیە گەرەوەم بۆ باسکەی کە بەداخەوە بەهۆی ئەو نەهامەتیانە ئەمەشەمان جێڕێت و بۆ نامەتیانە هەرێمی کوردستان گەنجێکی زۆر عایلەیەکی زۆر ڕۆیشتن بۆ ئەوروپا تۆ دوای ئەوە ژمارەیەک خەڵک بەلەمەکەیان شکا تۆ بۆ ئینسانیەتی خۆ دوای ئەو کەیسەکەوتی بەگشتی و لەوێ مناڵێکت بە تەنیا دۆزیۆ دوایەوەی گەڕان بە دوای تەرمەکانە ئەمەمان بۆ باسکەین سوپاس دەکەم. زۆر سوپاس دیارە ئەمە کارەساتێکی زۆر دڵتەزیێم بوو بەستر کۆمەڵی خانەوادەی هەم شارەکەم هەم کوردستانەکەم داهات بەداخەوە ئەو ڕێی کۆچە ناوناوە دووبارە دەبێتەوە و کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە ینی بەڕاستی کارەساتێکی جەرەک بڕ بوو ئێمە دوای ئەوەی کە ئەم حاڵەتە ڕوویدا تەنیا کاکڕێوار لە خانەوادەکەی نەجاتی بوو بەڕاستی هەستانی تر ئێمە خۆمان پێنەگیرا ڕاوێژێک لەگەڵ دکتۆرە و لەگەڵ مناڵەکان کردمانی تر کۆمەڵێک جەستە کەوتنە ناو ئاوە و کۆمەڵێک جەستە بێڕوحمان و هەموو خەڵک و کەسوکارەکەشی چاوەڕێ ئەو جەستانەیە کرد جیا لە مۆزوعی کاکەڕێوار ئەوە ینی گەڕان بە دوای ئەو تەرمانەیە ئەرچێکی تری ئێمە بوو بۆیە هەستام ڕۆیشتم بەداخەوە سەردەمێکی ناخۆش بوو سەردەمی کۆرۆنە بوو و ئیجراعاتەکان لە ئەوروپا و بە تایبەتی لە یۆنان و لە ئەسینا و ئەمانە زۆر زۆر تند و تۆڵ بێ ئەوە کاکەڕێوارە لە کوردستان دەژی بەڵێ پێم وابێ سە لە کوردستانەژی ئەو خانمەیە کە لە سنتەرەکە لەگەڵ یانابوو ئەوش کاکە پشتیوانە لێرەوە ئەمێ سڵای بۆ دەنێرم هاوکار و پشتیوانێکی گەورە بوو بۆ ئێمە لەوێ بۆ دۆزینەوەی ئەو سنتەرە و شکە بەڕاستی ئەوە لە شوێنێک بوو بۆ زۆر بە زەحمەت دۆزیمانەوە. ڕێنوار پەیوەندیت لەگەڵی ماوە؟ بەڵێ ڕێوار پەیوەندیم لەگەڵی لەو بانگەشە لەگەڵت نییە لێرە؟ ناوەڵا لە بانگەشە لەگەڵم نییە و ماوەیەک یەکترمان نەبینیوە. زۆر باشە. پێم خۆش بوو لێرە بە ئەوش قسەی خۆی بکردا لەسەر مرۆڤ دۆستی جەنابێت لەسەر ئەوە ئەوە چی ئەگەێنێ ئەوە چی هاانتەدا ئەو چیرۆکە بۆی کە چوتە ئەنجومەنی نوێنەرانی عراق بەشێک لەو خەمانە ئەم چیرۆکە ببێتە بە هەکبەیەک بۆ بەشێک لە خەمەکان کاخەلی ئەم چیرۆکە و دایان چیرۆکی تر یعنی ئەبێ کارێ بکەینی تر ئەم میلەتە ڕێگەی هەندەران نەگرێتە بەر بەشێک لەم کێشەیە دۆزینەوەی هەلی کارە بۆ دەرچوان دەرچووی زانکۆ و پەیمانگەکان دوو دەیان گەنجی تریشمان هەیە کە لەوانەیە دەرچووی پەیمانگانە بێ بەڵام ڕۆڵەی ئەم وڵاتن بێئومێدن لەوەی هەلی کاریان دەست ناکەوێت یەکێ لە دۆسی هەرە گرنگەکان بە نیسبەت منەوە ئەوەیە چکە بەشێکی زۆری بە پاساوی بێکاری و بێ ئیشی دەڕوا کە ئەمە حاڵەتێکە ینی بووە بە دیاردەیەکی گەورە و کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە خانەوادەکان دەڕۆن بۆی ئەمانوێ ئەمە لە پەرلەمانی عێراقا دەبێت بنەبڕ بکرێ ئەمیش شێوازی جیاجیای هەیە یعنی یەکەم دەبێت لە ڕووی داراییەوە لە مناقەشەی بودجە پارێکی باش بۆ ئەم مەبەستە تەخسیس بکرێ تۆ ئەوەی کە پزیشکە ئەوائیلەکانە دەرچووەکانە ئەمانە بێ و دەرچووەکان بە تایبەتی و پاشان کۆمەڵی گەنجی تر هەیە ئەگەر هەر هەمووشی نەتوانرێت تەعین بێ دەبێت ئێمە بەڕاستی خوێندنگا پیشەیەکان بۆ بژێنینەوە کە جاران هەبوو تۆ مەسەلەن قسمی دارتاشی ئەچوویتە قسمی دارتاشی ئەچوویە قسمی میکانیکی ئەچوویە فڵانە قسم شەسازی دوای ئەو کە دەرەچووی وەستایەکی باش بووی ئەو بابەت کاخەلیل مەسەلەن لە سەردەمی کۆرۆنا چوون بە دوای گەڕان بە دوای تەرمی هاو نیشتیمانیەکانی وڵاتەکەی خۆتا لەوێ منداڵێکە دۆزیتەوە زۆر تەسیری لەسەر دەروونت دروست نەکرد ئازاری دەرونی نەدای حتمیان ئازارێکی زۆری دەرونی داین ینی
بەداخەوە ینی ئەوەی کە ئەچیە لەوێت تۆ ئەو هەموو تەرما بینی لەناو سەلاجە و ساتکەرەوە کەوتووە بێ ناز ئەمە ئینسانە. جا ببوورە نەمویستەوە بکەم بەڵام ڕێنواریش لێرەیە حەز دەکەم ئەگەر ڕێنوار گوێی لە دەنجی من ببێتە ئێرە ڕێنوار وەرە ببوورە کاخەلیل ئەوە ئەو کاکە ڕێنوارەیە کە ئێوە لەوێ بە دوایە چوون مەبەستی من لە باسکردنی ئەو چیرۆکە سەرنجڕاکێشانی هەر بژی چۆنی ڕێنوارجان ئەو کاخەلیل ڕێنوار چۆنی وەزت باشە بە ئەو ماکی 222 بۆ تۆ بێ باشە ئێمە مایک نادەینێ دەستکەس بەس کوڕە تۆ زۆر خۆشەویستی چی تێ بۆ کاخەلیل ها باسکردنی و چیرۆکە گریا وەڵا کاخەلیل بەهانای منەوە هات لە جێی باوکێک بوو بۆ من جیاتر لە ماگونیوێک لەێوەنان لە لای من بوو چاکەی زۆر لەگەڵ من هەبووە ئەو وەختە ڕێنوار ئەو وەختە تۆ لەوێ کەس نەمابووە کەسم نەمابوو ئەو بەهانامەوە هات زیاتر لە مانگونیوەک لە لای من بوو خۆشی و ناخۆشی لەگەڵم بوو لێ سۆنتەرە ئێستا پرسیارم کردی دەزانی لێرەی تم بابم بکەین ئێستامان درێژ بی سەلامەت بی ئێستا خۆی کاندید کردو چۆن دەتەوێت پەیامێک بگەێنی کوڕیشی زۆر ئاقڵی تەمەند درێژ بی مەسەلەن پەیامێک بگەێنی ئەو معانات و کێشانە ئەو بیبا لە ئەنجومەی نوێنەران لە بەغدا خزمەتی خەڵکی پێ بکات وەڵی هیوادارم متمانی پێ بکەن لەگەڵ خەڵکی فەقیر و هەژارەیە بەسەرها یعنی سەردانی ماڵی فەقیر و هەژارە کە یارمەتی هەژارانەیە یعنی هیوادارم متمانی پێ بکەن من متمانی خۆمم پێگەیاندووە و هیوادارم متمانی پێ بکەن بە هاوڕەکان دڵی دەنجی پێ بدەن دەنجی پێ ئاگای لێبێ با دەنگی پێ بدەن کاندیدێکی زۆر چاکە و چاکە پیاوەتی بۆ من زۆرە بووە هەربژێ ڕێنوارجی سپاسەکەم تەمەند درێژ بی تەمەند درێژ بی سپاسەکەم فەرموو بۆێ سپاسەکەم زۆر باشە کاخەلیل من دیسان تەکی دەکەمەوە هەم کاکە ڕێنوار کە هاتە ناو ستۆدیۆ هەم ئەو بابەتە ببوورە نەمەویست دڵت پڕ بێ بۆ ئەوەمە کە بزانین لە وڵاتی ئێمە ئەمە دەیان کێشەی لێ ئاڵاوە وانە کەواتە دڵنیای لەوەی کە کاخەلیل ئەو مەلەفە ئەباتە ئەوێ بەڕاستی کاخەلیل ئەو پرسیارە بکەم ڕاستە ئیشی باش کراوە یاسای باش داڕژراوە تۆ بەرگری لێکراوە بەڕێستان بە پێی ئەوەی کە پارێزەری ڕاوشکارن یاسای دیکە هەیە کە خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکرێ بەڵێ جادەیەدا لە هاوکاران مەکەم بۆی من چی دیر پێشکەشکار نەبم ئەو مایکەمان بۆ بێ نەوستاندە ببوورە کاخەلیل فەرموو بەردەوام بە وەڵامی ئەو بدەیتەوە ینی یاسای دیکە هەیە لە چوارچێوە ئەنجومەنی نوێنەران دەستوری عراقی کە خزمەتی پێ بکرێ ئەزانی خۆی یاسا بە چی دێتە ئاراوە یاسا جاری وا هەیە پێویستیەکی قۆناغەکە دروستیەکە ئێمە مادام استراتیژمانەوەی لەگەڵ عێراقا بژین دوو بیریشت نەچێت زیاتر لە 52 مادەی دەستوری لە دەستورە هاتووە کە ئەبێ یاسا بە یاسا ڕێک بخرێ یاسا بە یاسا ڕێک بخرێ ینی دەبێ یاسای بۆ دەرچێت مەسەلەن ئەڵێ ئەبێ دەستەیەک پێک بێ بۆ کۆکردنەوە و سەرپەرشتیکردنی داهاتی نیشتیمانی عێراق و سەر لە نوێ دابەشکردنەوەی بە شێوەیەکی هاوسەنگ بەسەر ناوەند و هەرێم و پارێزگە جیاجیەکان بەڵام ئەمە بێ بە یاسا ڕێک بخرێ بەڵێ سوودی هەیە بۆ خەڵک ئەوە سوودی هەیە بۆ خەڵک بۆ ئەوەی ئەو خوبنەی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەیە هەموو ساڵ ئێمە لە مناقەشەی بودجەیە ینی ئەمە هین نەکەین ینی لە مناقەشەی بودجە هەموو ساڵی ئەمە دووبارە نەبێتەوە ئەم لایەن دژی ئەم لایەن ئەگەر تۆ ئەم دەستەیە هەبێ ئەمە سابتە بە یاسا ڕێک خراوە هەر کەسە ئیستحقاقی خۆی شایستەدارایەکانی خۆی وەردەگرێ خاڵێکی تر تۆ یاسای نەوت و گازت هەیە بەڵێ یاسای نەوت و گازت هەیە تاوەکو ئێستاکە ئەو یاسایە لە عێراقا دەرنەچووە بەشێکی زۆری پەیوەندی بە ململانەی سیاسیەوە هەیە ململانی سیاسیەکەش ئێمە کاتی خۆی هەڵەیەکی گەورەمان کردووە من لە نامەی ماستەرەکەمان ئاماژەم بەوە کردووە لە 2016 ئێمە بە پێی عەقدێکی مشارەکە بالئینتاج واتە هاوبەشی لە بەرهەمهێنان بە کۆمپانیا زەبەلاحەکانی دنیا بەداخەوە ئێمە نەوتمان وشک کرد نەوتمان نەهێشت تاڵان فرۆشمان کرد دوای ئەوەش هەستاین بە هەرزان لە بازاڕەکانی
دنیای فرۆشتمان ڕادستی سۆمۆمان نەکرد ئەمەش تا ئەمە ئێمە نەمانتوانی نەوت داهاتی نەوت زیاتر لە هەموو دنیاە بۆ فتەوکردن و پەرەپێدانی ژێرخانێکی ئابووری گەورەیە ڕێگەوبانت هەیە کارگەت هەیە پردت هەیە بەنداوت هەیە دەبوو ئێستا کە ئەم وڵاتە پڕ بێ لە بەندا و پڕ بێ لە من بەداهاتی نەوت بۆی ئێمە تووشی وشکە ساڵی وت کۆمەڵی کێشە کە لە چاوەڕوان دەکرێت لە داهاتوە ڕووبەرمان کە شەڕەکەش دەکرد ململانەکەش لەسەر کۆمەڵێک بابەتە کە مافی سەرەتایین کا خەلیل لێرە لەگەڵم منەوە بەڕێزان ئەو مایکە بۆ ئێوە فەرمونون هەر کەسێک پرسیارێک ڕەخنەیەک ڕەخنەشتان هەیە ئازادن ئەوە مایکی 222 ئینجا دوای ئەوەی کە مۆرەکەتان بۆ 222 لێدا ژمارە 5 لەبیر نەچێ فەرمونون ببرەکە خەلیل مازوتەکەی چێ پرسیارێک شتێک سەرنجێکی هەیە بفەرمێ یاڵڵا کاخەل پشتیوانەکانی شت گەنجن زۆر بیان شاڵا ئێمە لە ناو گەنجانەوە پێگەیشتین سەر پشتیوانی لە گەنجێک یەک تۆز بەرە پێش هاوڕێجان سڵاتان لێبێ هەر بژێ من نەجاتم خەڵکی دەشتی کۆیم خوا بە خێری کاک نەجات لە خوێندکارانیشم هەم پاڵپشتی کاخەلیلیشین وەکو دەنگدەرێکی کاخەلیل وەکو ئەوەی کەسوکاری شەهیدیشم و معاناتی کەسوکاری شەهید تێدەگەم پێم خۆشە بزانم کاخەلیل لە داهاتوو ئەگەر لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا بوو چۆن بۆ ئیش بۆ کەسوکاری شەهید دەکا موچەکانیان و ئەو ئیمتیازاتانەی کە هەیەە ئێستا هاوتای بەغدا بکرێتەوە چون ناعەدالەتێکی زۆر هەیە لە هاوتاکردن و ئیمتیازاتەکانی کەسوکاری شەهیدانی خۆمان و بە هاوتا وەرگرین هی بەغدا هی حکوومەتی عراقی کاخەلیل چیمان بۆ دەکا هاوتای ئیمتیازات و موچەکان بۆ کەسوکاری شەهیدان و بۆ شەهیدەکانمان ڕێک بخرێتەوە هاوتای بەغداد پێدەی بێگومان نەکەر خۆم بۆ هەموو خزم و کەس و دۆست و برادرانیش لێرەوە پێیان دەڵێم کاخەلیل ژمارە 5 لە بازدەی پارێزگای هەولێر و 222 لەبیر نەچێت وەڵامی بەڕێستان کاخەلیل سپاس کاک نەجات زۆر سپاس پرسیارەکەت بەجێیە بەداخەوە ینی وەکو لە پرۆمۆکەشا باسم کرد سنووری کۆیە بەعام هەموو دووراتی کۆیە بە وڵاتی شەهید بەخش بەستراوە ینی حتا ساڵی 1940 ئێستش بەفکرم دێ لە دوای کەرکووکۆ زۆرترین پێشمەرەی هەبوو لە دوای کەرکووکۆ زۆرترین شەهیدیە ئەو کاتە من بەفکرم دێ کە ئامارێک کرا بۆیە شایانی ئەوەیە کە ئێمە لە پێناوی هیلاک بین و نوێنەرایەتیان بکەین نەکەر نوێنەرایەتی هەموو پارێزگای هەولێرەکەین بە کەڵک و بە کەوەرگۆسک و بە هەموو ئەو بە قوشتەپە و بەوانەی کە لە هەموو سنووری سۆران و باڵەکایەتی و ئەو باسی هاوتاکردنی بڵێ ئێمە بۆ هەموو شەهیدەکانی کوردستان و بۆ ئەو پارێزگایش دەمانەوێت باسی هاوتاکردن هاوتاکردنیش یا ئەوەتان ئەبێ لۆبی بکەی لەگەڵ هاوڕێکانت هاودەنگ و تەبابی بۆ ئەوەی لۆبی بکەی یاسایەکی تازە دەربچێت لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی ئەمانیش وەکو خەڵکی باشوور و ناوەڕاست بڵێ نەکەر کە سوکاری شەهیدان بگرێ ئێمە پێشمەرگەی دێرینمان وەکو جێشی عێراقی امتیازاتی نییە پێشمەرگەمان وەکو جێشی عێراقی امتیازاتی نییە کەمەندامی سەنگەرمان زیندانی سیاسیمان یعنی هەموو ئەو چین و توێژانەی کە باسمان کرد وەکو امتیازاتی وەکو ناوڕاست و باشووری عێراق نییە ئەمەش ئەبێت ببێ بە پاکێجێک لە بەرنامەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە پێش هەموویانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق پێشەوەی حکوومەت پێک بێ بکرێ بە مەرج و پاکێزێک ینی مەرجی پێشوەختە بێ بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق ڕێزێکتر فەرموو ئێوارەتان باش سپاس بۆم دەرفەتە هەر بژێ هیچ موچەخۆرێک لە هەرێمی کوردستان موچەکەی وەکو پێشمەرگە کەم نییە بەڵێ لە حکوومەتی عێراق لە سەروی ملیۆنەکەوەیە ئایا یەکەتی چی ئەوە هەیە
بەرنامەیەکی بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی پێشمەرگە قارەمانەکان بەڵێ باش چی تێ بۆ کاخەلی دەنج پێدەی بەڵێ ئەو کاخەلی دەنگێکی سەرکەوتن چی تێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەس کاخەلی هەزەکەم زۆر ئەوان بەشدارکەن وەڵامەکان کورتکەیتەوە مەمنون باشە هەروەکو وتم ینی ئەبێ ئێمە هاوتای هاوتاکانیان بێ لە عێراق بەڵێ ئەوەی کە تر ئەمەش بەڕاستی ئەبێ یا بە بەرکارکردن و هەموارکردنەوەی ئەو یاسایانە ڕێک بخرێ یا بێ یاسای تازە بنیاد بنرێ و یاسای پرۆژه یاسای تازە تۆ لەوێ بەرگری کاریانە بێ دڵنیا ینی من ئەگەر دوای ئەوە کاخەلیل بانکەم و ئینشاڵڵا لەوێ ئینشاڵڵا لەگەڵ هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆیان کە سوکاری شەیدان بەرنامەیەکی ئاوا گەورە ڕێگەخێت ئینشاڵڵا ئینشاڵڵا دڵنیا بە سپاس هەڵی جددیە بێ سپاس دەکەم پێشەچی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم دەستخۆشی لە کاخەلیلی بەڕێز دەکەم کە هیوادارم کاندیدێکی زۆر بەقوتە لە بازنەی هەولێر هیوادارم ئەو جەماوەرە و خەڵکی بە شەرەفی وڵاتی کۆی و دەشتی کۆیە و ناحیەی ئاشتی و ناحیەی ئیلنزاغ و قەزای تەقتەق و قەزای کۆیە پاڵپشی ئەو پیاوە بەڕێزە بکەن بۆیە من دەزانم لە نزیکەوە بەڵێ من لە نزیکەوە ئاگام لەیە کە ئەو پیاوە بەڕێزە چی بۆ کە سوکاری بە تایبەتی ئێمە کردو ئێمە شایەدێکی ڕاستەقینین ئەو پیاوە بە ڕێزانە هەموو کە سوکاری ئەو یەختێک وەرگەڕا لە 2020 کە ئەو پیاوە چه هاوکاریەکی ئێمەی کرد هەنی لەو کاتەدا و ئەو هاش دڵنیام هەتا سەر هێستان زۆر دڵنیام لە بەغداش داکو کارێکی سەرسەختی مافەکانی کورد دەبێ نەکەر محافەزەی هەولێر کوردستان بە کاملی بۆیە لێرەوە دەستخۆشیێکی گەرمی لێ دەکەم هیوادارم هەمووی دەنجی پێ بدەن و متمانەی خۆیان بۆ پیاوە بەڕێزە بدەن پیاوێکی پاکە پیاوێکی داوێن پاکە دەستخۆشی لێ دەکەم لێرەوە هیچ شتێکم لە دەستخۆشی زیاتر دەستخۆش پرسیار دەستخۆش سپاس هەر بژی سەرکەوتوو بن فەرموو پشتیوانەکان هەمووی گەنجنەوە کاخەلیل سڵاوتانێکە بۆ دکتۆرە سڵاو لە بەڕێستان کاخەلیل بەڕێزت لە بیدایەتی قسەکاندا وتت کە پسپۆڕیەکەت تایبەتە بە لە بواری یاساداریەکان و تایبەتە بە ناوکۆچی نێوان هەرێم و بەغدا بە سەبارەت بە داهاتە نەوتەکان لە ڕوانگەی پسپۆڕیەکەتەوە پێت باشە هەرێم خۆی نەوتی خۆی بفرۆشێت یاخود ڕادستکردنی نەوت بە کۆمپانیە سۆمۆ بەردەوام بێت و لەلایەن عێراقەوە بفرۆشێت زۆر سپاس خەڵک وشیارە ئەنوسا و گەنجە و پرسیارە دەکا وەڵامی جەنابەت بۆ مەسەلەی نەوت فرۆشتنەوەوانە باس بڵێ وەکوتم من پێشتریش وتومە ئەبێن نەوت زۆر سپاس ئەبێ نەوت ڕادستی سۆمە بکری بۆ ئەوەی لە بازاڕەکانی جیهانە هەرزان فرۆژ نەکرێ و بۆ ئەوەی نەچێتی جرفانی هیچ کەسێکی ترەوە بگەڕێتەوە خەزێنەی وڵات و دووبارە بەسەر هاوڵاتیان و خەڵکی ئەم وڵاتەیە دابەش بکرێ و ئەو خەڵکی ئەم وڵاتە لێ سوودمەند بن چونکە داهاتی نەوت کەم نییە بۆیە بە قەناعەتی من ئەوەیە کە دەبێ یاسایەکی نەوت و گازی هاوسەنگ لە بینی هەرێم و بەغدا و هەموو لایەنە سیاسیەکان لەسەری کۆک بن لە پەرلەمان پەسەند بکرێ بۆ ئەوەی سوودی گشتی بۆ تەواوی خەڵکی عێراق هەبێ و هەموو ئەو شوێنانش کە نەوتیان لێ دەردێنرێ جۆرێک لە ئیمتیازاتی زیاتر بۆ شوێنانە بدرێ وەگە ئەو شوێنانی کە مەرزەکانیان لێ بڵێ بە تایبەتی لە ڕووی ژینگە و چونکە بۆ خۆ دەزانانی هەندێک جار پرۆسەکانی نەوت کاریگەری خراپ لەسەر مەسەلەی ژینگە دروست دەکەن بۆیە ئەگەر بۆ کەمکردنەوەی زیانی ئەو پرۆسانە ئەبێ لە پارەی نەوت زیاتر بە ئەو ناوچانە سەر بکرێ دەستخۆش بەڕێزشتر زۆر بە خێرایی هەستای سڵاوتان لێبێت سڵاوەت بەڕێز بەتەواو ئەو کاتان باش ئەمە محەممەدم خوێنکاری جانکۆم چالاکوانی مەدەنی و شارەزای کاروبای ڕێکخراوەیم و دوای نەرچیشم نوێنەری گشتی خوێنکارانی زانکۆکۆیە لە کۆڵی خوێنکارانی کوردستانەوە زۆر سپاس ئەمن لە خۆم لە کۆیە دەخونم لە کۆیە دەژیم ناو گەنجانم هەست بە شارەکەی دەکەم و بەعام لە کوردستانیش بێکاریەکی تاو هەیە بە تایبەتی ناو گەنجاندا
ئایا بە گەڕانەوە بۆ بەغدا و ڕێکەوتن لەگەڵ بەغدا هیچ کاریگەری ئەرێین دەبی لە هەلی کار بە تایبەت ناو گەنجان؟ زۆر سپاس. ئەگەر بە ڕێزیشتر هەیە بە حازر بێت خاتونەکان پرسیار ناکەن. عفو کاخەلیل ببوورە. سپاس کاک محەممەد، سپاس بۆ پرسیارەکەت. وەکو گوتم ئێمە بەشداریکردنی ئێمە دووبارە لە بەغدا و قەناعەتی ئێمە وەکو نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا و یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشی گەنج بە سەرمایەیەکی معنەوی گەورە بۆ دوا ڕۆژی ئەم میلەتە ئازانێ، بۆیە بەردەوام کار لەسەرەوە کاکە گرنگیان پێ بدا بە تایبەتی لە ڕێگەی دامەزراندنیانەوە بە شێوازی جیاجیا. وەکو وتم پێشتریش ئێمە بتوانین یەکەم لە بەشە بودجەی بەغدایە کارێ بکەین کە ڕێژەیەکی باش بۆ دەرچوان لە دامەزراندن بفچڕین. ئەوەی لە کەرکووک دەکرێت. بەڵێ و هەروەها لە ڕێگەی دابینکردنی هەلی کار لە ڕێگەی زیاتر کەرتی تایبەتەوە ئەمەش ئەبێ هەلی یەکسان بۆ هەموو لایە بەڕەخسێنرێ و خاڵێکی تریش وەکو وتم گەڕانەوەی ئەو خوێندنگا پیشەیەکانە بۆ ئەوەی گەنج بتوانێت پیچەیەک فێر بێ و دواتر بتوانێت خۆی بژێنێ و داوای قەرز لە حکوومەت بکە بۆ ئەوەی بتوانێت بۆ خۆی بەرکاری ژیانی خۆی بکە. خاڵێککە کە زۆر مهمە بەلامەوە ئەویش ئەوەیە بەڕاستی ئێستا دەستی کار زۆر هەرزان بووە لە هەرێمی کوردستان، ئەویش بەهۆی هێنانی کرێکاری بیانێ لە هەموو پسپۆڕیەکان. ئێستا جاری جاران نییە ئێمە لە هەموو پسپۆڕیەکانمان هەیە لە ئایتی و لە هەموو ئەو پێداویستیانەی کە کۆمپانیەکان هەیەە ئێمە خەڵکی پسپۆڕ و شارەزامان هەیە لە هەموو بوارەکان. بۆیە پێویستە ئیتر ینی ڕێگری لەوە بکرێ، ڕێگری لە خاوەن کۆمپانیا و بزنسمانە گەورەکان بکرێت کە کرێکاری دەستی کرێکاری بیانی بێنن لێرە بەکاری بێنن، چونکە تەنیا و تەنیا خۆیان قازانجەکەن و قازانجەکەی جەپانی خۆیانەوە و سەدان گەنجیش بێ ئیشەکەن. بۆیە ئەوە پێویستە دەبێت لوبی بۆ بکرێ و یاسای پێ دەرچێ و دۆخە بەرەو باشتر ببرێت. بابەتێکی جوان و ڕژان کاخەلیل بەیوانشی لەسەر بکرێت. من وەکو ڕێزێک بۆیەوە کاتەکەم تەواو بۆ بەڵام ئەگەر کەسێکتر هەیە گەرنا کاخەلیل ئەبێ خۆی چێ پرسیار لە خۆی بکە. و کاخەلیل ئێمە بڕگەیەکمان هەیە سوپاسدانەکەم دەستان خۆش بێ بەش کاتون بۆیرە. کاک خەلیل عوسمان کاندیدی ژمارە 5 لە بازنەی پارێزگای هەولێر. ئەو هەموو ئەزمون و سەلیقە و وردەکاریەی بەڕاستم چێژمەر دەگەر لە گفتوگۆکانت ئەوەنی ینی دیقەت و وردی تێدا بوو، دڵسۆزی تێدا بوو. جا حەزەکەم بە کورتی لە مایکی 222 چی بە کاک خەلیل ئەڵێ خۆت؟ بەڵێ فەرموو. ئێستا کاک خەلیل ئەوە کاک خەلیل لێرێ بەڕێزت لەنا ئەو جمهورە چوویتە لای چوویتە سەرەوە مایکە چی پێ ئەڵێی فەرموو؟ دەڵێم خەلیل عوسمان ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی پارێزگای هەولێر بە تایبەتی متمانەیان پێبەخشیتی دەبێ بڕۆی خزمەتی کورد و خەڵکی کوردستان و خەڵکی پارێزگای هەولێر بکەیت. ئەم لاولان نەکەی یەکێتی لێت قبوڵ ناکە. دەست خۆش ختام الكلام وسکوات. سپاس دەست خۆش کاک خەلیل، سپاس دەکەم سپاس دەکەم. وەڵا پەیامێکی کورت و پوخت و مانادار. سپاس. کاک خەلیل عوسمان مامۆستای کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە ئەدەب و ڕەوشت و سنجینی و وردبینی و سەلیقەیی. ئەو شایەتی وەکو کادرێکی کۆنی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بۆ دەم بە هیوای ئەوەی کە سەرجەم ئەوانەی کە بە دوای کاندیدێکی زۆر باشی پارێزگای بیانبازنەی هەولێر ئاگەڕێن، کاندیدی ژمارە 5 کاندیدێکی تاقیکراوەیە یەکێتی و کوردایەتی و خەڵکی بەشمەینەت بەجێ ناهێڵێ. ئێمە بەرنامەکەمان کۆتایی هات بە هیوای ئەوەی کە ئێوەش پاڵپشتی لیستی 222 و لە بازنەی هەولێریش کاندیدی ژمارە 5 بن. ئێوەش تا بەرنامەی داهاتوو بەخوا گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.